لە ڕۆژ یەکشەممە هەزاران لە ژنانی فەڵەستینی و ئیسرائیلی بەنیو چیا بیابانەکاندا بۆ ئاشتی ڕێپێوانیان کرد. چالاکوانان لە سەرانسەری ئیسرائیل و دەسەڵاتی فەڵەستینیدا کۆبوونەوە و داوای ڕێکەوتنامەیەکی ڕامیێرانەیان کرد بۆ کۆتایهێنان بە شەڕی دەیان ساڵە. زۆری لەو 8,000 بەشدار بووانە وەکو سمبڵی ئاشتی کراسی سپیان لەبەر بوو. ئەندامانی بەزوتنەوەی ژنان ئاشتی پێکدێنن لە مانگی سپتامبری ساڵی 2017 دەستیان بە گەشتی ئاشتی کرد بە ئەنجامدانی ڕێپێوان و خۆپێشاندان لە سەرانسەری ئیسرائیل. بەزوتنەوەکە پاش شەڕی غەزە لە ساڵی 2014 دروست بوو. هۆدا ئەبوو ڕەقوب بەڕێوەبەری هەرێمی هاوبەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئاشتی فەڵەستینیەکان و دانیشتوانی هێبرون لە کەناری ڕۆژئاوا وەتی ژنان دەیانویست دەنگیان ببیسترێت نەک بۆ بەرژەوەندی خۆیان بەڵکو پێداویستێکی ڕاستەقی نەبوو.